ئەمەی کە کراوە بەرامبەر بێنارتی ئەو پەڕی نایاساییە داوا لە کونسڵگەری وڵاتانەکەین داوا لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕۆژنامەنووسان و سندیکای ڕۆژنامەنووسان کە ئێمە خۆمان لە دوای داخستنی نووسینگەکانمانەوە پەیامان لەگەڵا گۆڕینەوە قسەمان لەگەڵاکردن بە وشەیەک ناتوانێت کە داکۆکی لە NRT بکەن بە وشەیەک ناتوانێت داکۆکی لە ڕۆژنامەنووسەکانی NRT بکەن لە نووسینگەکانی هەولێر و دۆک نازانین بۆچی وا مامەڵاکەن بەڵام ئەزانی کە ئەوەی کراوە دەسەڵاتی حیزبە و بە فەرمانی حزب هێزی ئەمنی چۆتە سەر نووسینگەکانی NRT ئەجینا خۆتان ڕۆژانە ڕووماڵی ڕووداوەکانی کوردستانەکەین لەکوێ هێزێک دەتوانێت بەبێ فەرمانی حیزبی بچێتە سەر کەناڵێکی ڕاگەیاندنیا بچێتە سەر شوێنێک دای بخە ئەمەی کە کراوە بەرامبەرمان بەڕاستی ئەو پەڕی نایاساییە و ئێمە پەنا بۆ هەموو شوێنێکە بین و سکاڵای خۆمان لە هەموو ئەو ڕێگانی کە کاری ڕۆژنامەوانی پەنای بۆ دەبات دەیبین و هەوڵین کە ئەوەی کە ڕووی داوە بەرامبەرمان بە نایاسایی بە هەموو دنیا بناسیێنین هەموو ئەوەی کە ئەوان بیانویان هەبووە ئەوەیە کە دەڵێن NRT بێڕێزی با سیمبولی نەتەوەی کردووە کە ئەمەش لە میدیای دەسەڵاتەوە من خۆم بینیم کە پارێزگاری هەولێر وا باسی کرد بێڕێزیکردن بە سمبولی نەتەوایەتی بە چ حەق و بە چ ڕێگەیەک NRT کردوێتی ئەوەی کە ئەوان باسیەکەن هیچ بنەمایەکی نییە ئەوان بەداخەوە ململانە سیاسەکان هەرێمی کوردستانیان گواسۆتەوە بۆ دەستگاکانی میدیا ئێمە لێرە کاری پیشەی خۆمانەکەیت بەردەوام بشین لە کارکردن هەموو هاوکارەکانمان لێرەوە بە یەک دەنگ هاوکارە بین و بەردەوام بین لە ئیشکردنی خۆمان